بەناوی خوای بەرز و بێ هاوتا سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی مانگی من هاتینەوە خزمەتان دەخوازن کە بڕگە بابەتەکانی ئەم شەویشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت و تاعەت و ڕۆژوو پرستشەکانتان قوبوڵ بدەین ئینشاءڵڵا چەند شەوی کە ماومانە و چەند ڕۆژەی لە مانگی پیرۆزی ڕەمەزان ماومانە خوای گەورە یارمەتی دەرمان بێت کە بە عیبادەتی زیاتر بەڕێیان بکەین و بتوانین بە شەوەکانیدا عیبادەت و پەرستی زیاتر ئەنجام دێن. سڵاوی خواتان لەبێ بینەرانی خۆشەویستی مانگی من لە کۆتاییەکانی مانگی ڕەمەزاندا کە چەند بەرنامەیەکی کەممان ماوە و دەرفەتێکی کەممان ماوە لە مانگەدا هاتوینەتە وڵاتان هیوادارین ئەم شەوە پیرۆزانەی قەدر بە خێر و خۆشی و بە تاعەتی خۆی گەورە بکەنەوە و بتوانین خزمەتێکی باشمان بێەوە کردبێ وەک هەمیشە لە مانگی منەوە کۆمەڵێتەوە و بابەتمان ئامادەیە ئەم شەویش پێشکەشتانی دەکەین کە ئەم شەو میوانێکمان دەبێ باز لە لێخۆشبوون دەکەین. ئەم شەوانەی ئەخێر فرسەتێکە بۆ ئەوی کە خۆی گەورە ئیتر لە چاواوی هەموو عەبدەکانی خۆش بێ و ئەو تاعەت و عیبادەتانی کە کردومانە ئەنجامەکەی ببینین و دڵخۆش بین کە ئیتر مانگی ڕەمەزان تەواو دەبێت و بەرهەمی کارەکانمان ببینین و دواتر بە دڵخۆشی و پێشوازی لە جەژنی ڕەمەزانی پیرۆز بکەین. بۆیە با ئەم دوو شەوەکەوی کە ماومانە هەلێک بێ بۆ ئێمە بۆ لێ خۆشبوون بۆ تۆبەکردن بۆیە تەوەری ئەم شەومان تایبەت دەبێتەوە و کۆمەڵێک پاملێرانمان لەگەڵدا دەبێت و چەند دیمەنێکیشمان دەبێت دواتر پێشکەشتانی دەکەین. بەڵازان دەچینە لای ناوبڕێک و دێنەوەلاتان. دووبارە سڵاوتان لێ بێدازان و خۆشەویستان پارچەیەک ڤیددیۆ یاخود ڤیتیەکمان هەیە کە بەزڕاگرنی شەی قەدرە لە مزگەوتێکی هەڵەبجە کە مامۆستا تاهێر بامۆکی پێشنوێژ و تارخوێنی مزگەوتی عومەری کوڕی خەتاب کۆمەڵێک ئامۆژگاری و وتارێکی پێشکەش کردو ئێمەش پێکەوە بینەری دەبین. ئەوەی کە بەباشی ئەزانم بیڵێم هیچ کەسێک لە ئێوە لە ماڵەوە تەلەفۆنی بۆ نەکراوە خەبەری نەدرانی خولی ئەخلاقی فێری هەموو شتێکی جوان ئەبین لەم خولەیە معقول. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ خوا درود و سەڵاوات بۆ گیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بە خێراتنی ئێوە ئەکەم سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان. ئەم شەوانە شەوی قەدرن، ئەم دەشەوەی ئەخیری ڕەمەزان بە حەدیث هاتووە کە لە دەشەوی ئەخیرایە لە دەشەوەکەی لە تاکەکانایە. الحەمدولیلا ئێمە لە ئەم مزگەوتە لە دەشەوی ئەخیری مانگی ڕەمەزان لە هەر دەشەوەکەدا ئەنیشین بە نوێژی تەراویح، بە قورئان خوێندن، بە دەرس و ئامۆژگاری بە سوود ئەو شتانەی کەوا بۆ دنیا و بۆ قیامەتمان کەڵکی هەیە بە پێی توانە ئامۆژگاری ئامادەبوانەکەین. گۆڕانکاری دروست کردووە ئێمە بین بە ئەهلی تەقوا، یعنی لە درۆ خۆمان بگێڕینەوە لە دەستپیسی خیانەتکردن لە ئەمانەت لە چاو خوا لە خۆی ڕازی بکە، چونکە بەڕاستی کێڵێ ساڵەتر ئەمڕۆ من و تۆ زیینوین لەبەرەوە فرسەتێکە و لە دەست دەرەچێ و ناگەڕێتەوە لە ئاڵتون بە قیمەترە. بۆیە من داواکەم لەسەر جەم دانیشتوانی هەرێمی کوردستان مسلمانان کە فرسەت بێنن لەم سێ چوارشەوەی کە ماوە خوا لە خۆیان ڕازی بکەن. و من داوایەکی تریشتم هەیە یابنی بەڕاستی من هەمیشە لە دووشت کۆکەمەوە لە یەکتری یەکەم قورئان خوێندن و نوێژکردن و زیکرکردن و سەڵاواتدان و ئەمانە باشە دانیشتن بۆ لەیلەتول قەدر، بەڵام بەڕاستی ئەبێ کە چوینە بازار کە لە مزگەوت دەرچین پێمان و دیار بێ ڕنگ باتەوە. یعنی ئێمە مانگێکە لە خولێکی زۆر چڕ و پڕاین، مانگی 27 شەوە ئێمە دەرسە خوێنین لە مزگەوت. معقول نییە ئێمە بچینە ناو بازار وەکو پێش ڕەمەزان نەبامان دیبێ و نەبۆران لە کڕینا، لە فرۆشتنا، لە دراوسێتیا، لە باوکو فەرزەندیە، یعنی لەمانە ئەبێ بەڕاستی گۆڕانێکمان بەسەرا بێ. ئێوە هەروە داواکەم لێرەوە لە هەموو کاربەدەستانی هەرێمی کوردستان، لە هەموو لایەنە سیاسیەکان، لە هەموو بەرپرسەکان کە ئەوانیش لەبەر خاتری خوا لەم مانگە پیرۆزا بە خۆیان نابچنەوە، لایە بکەنەوە، تەوبەیە بکەن،
بیر بکەنەوە کە ئەم میلەتە زوڵمی زۆری لێ چووە، ئەم میلەتە زۆر برسیەتی، زۆر حاڵی نەخۆشی تەنگی پێ هەڵچنیوە، گەنجەکانمان بێزارن لە ژیان. بۆیە من بە بۆنەی ئەم مانگە و ئەم شەوە و ئەم جەژنەی لە بەردەممانایە داواکەم لە بەرپرسانی هەرێمی کوردستان، لە سیاسیەکان، لە هەمویان کە بگەڕێنەوە واز بێن، تۆبە بکەن. حیفە بەڕاستی ئینسان لە میلەتی خۆی دوور بێ و بێ ئاگا بێ. ئەگەر ئەوان لابکەنەوە واز بێنن، تۆبە بکەن، خوای گەورە دنیا و قیامەتیان بەنسیبەکە و وڵاتمان خۆش ئەبێ و گەنجەکانمان بێزار نابن لە خۆمان و وڵات بەجێ نایەڵن. جارێکی تریش وتومە هەموو کەسی ئەزانە ڕۆژی ڕەمەزانی لێ دەزانین کە خوای باڵادەست چەندین دەرفەتمان پێ دەبەخشێت بۆی کە لێمان خۆش بێت و لە گوناه و تاوانەکانمان ببورێت. یەکێک لەو دەرفەتانە مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ بە تایبەتی تر دە شەوی کۆتایی ئەم مانگەیە. گرنگە کە لەم دەشەوەدا زیاتر و بەردەوامی تر داوای لێخۆشبوون لە خوای گەورە بکەین، زانین ئەو دوعایانە چین و ئەو پرسشانە چین کە لەم مانگەدا ئەنجام دەدرێت و لەم دەشەوەدا ئەنجامی دەدەین. گفتوگۆ دەکەین لەو بارەی لەگەڵ میوانەکان مامۆستا عەلی خالی زانای ئاینی مامۆستا یان زۆر بەخێر بێت. سەلامە دنیا سپاس بۆم دەرفەتە. سپاسانەکەم بەناوی خوای بەخشندە و میهرەبان. درود و سەڵات و سەلام بڕژێتە سەرگیانی پاکی پێغەمبەری ئیسلام محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم. تاعات و عیبادەتی هەموو لای ئینشاءالله قبول بێ. نزا و دوعا ئەکەین بۆ بەتایبەتی نەخۆشەکان، کۆمەڵی نەخۆشمان هەیە. هەموو جارێ داوای دوعای خێرەکەن. ئەم شەوانە فرسەتن کۆتا شەوانن بەرەو کۆتایی ڕەمەزانی پیرۆزە، ڕۆین شەوانی قەدر و مبارەکن. داوا و دوعامان خوای گەورە شیفا بۆ نەخۆشەکانیشمان بێنێ ئینشاءالله. دەستان خۆش بێ، سپاسانەکەین. بەتایبەتی مانگی ڕەمەزان جیاوازترە لە هەموو مانگەکانی تر، وەک یوسفی جوان لە ناو براکانی ئەمیش سەید الئەشهورە، مانگی پیرۆزە کە قورئانی پیرۆزی تیادا بەزیە و نازڵ بووە. چونکە لە سەرەتای هاتنی مانگی ڕەمەزانەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم موژدەدا ئەفەرمێ دەرگاکانی بەهەشت واڵا بن، دەرگاکانی دۆزەخ داخرێن. جارچی و مەلایکە بانگەکە یا باغی الخەیری ئەقبیل، ئەو کەسەی لە خێرای، ئەو کەسەی بۆ خێر ئەژی بەتەمای خێری وەری بگرە، لە ئامێزی بگرە. ئەی ئەو کەسەی کە لەسەر شەڕ و شەڕەنگێزی ئیتر بەسە ئەقسیر وازی لێبێنە. ڕەمەزان فەلسەفە و مانایەکی تایبەتی خۆی هەیە لە گەورەی، چونکە زۆرێ لە عولەماهان فەرموون سەرەتاکەی ڕەحمەتە، ناوەڕاستەکەی مەغفرەتە، کۆتاکەی ئازادبوونە لە ئاگر. چونکە پێغەمبەری خۆشەوی صلی الله علیه وسلم فەرمێ خوای گەورە هەموو شەوێک کۆمەڵێکی هەیە عوتەقا و من النار لە دۆزەخ خوا گردنەکانیان ئەپارێزێ. ڕەمەزانیش گەورەی خۆی هەیە، چۆن دەریایەک گەوهەر و دوڕەکەی لە بنەوەیە، ڕەمەزانیش ڕۆژ بە ڕۆژ گەورەی خۆی ئەنوێنێ. بە تایبەتی کێتە سەر شەوانی قەدر و ئەم چەند شەوانەی کۆتایی ماوە کە قورئان باسیەکە ئەفەرمێ ئەیامە معدودات. خۆی جامیعەیەکی زۆر گەورەیە ڕەمەزان کە ئەفەرمێ ئەیامە معدودات، شادەکەی بریتە لە تەقوا. وەکو ئەو مامۆستا بەڕێزانی تریش کە چاوپێکەوتنیان لەگەڵاکەن، ڕەمەزان ئەوەی کاردانەوەی لەسەر ناخ و جەستەی مرۆڤەکان هەبێ لە غەیری ڕەمەزانیشە. مامۆستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزە و لە کۆتاییەکانە بەتایبەتی ئایا لێخۆشبوون شمولی کێ ئەکا؟ ڕەنگە زۆرمان هەندێک گوناهمان هەبێ، گوناهی بچووک بێ، هەمان بێ گوناهی گەوری کردبێ. ئایا هەموومان شایانی لێخۆشبوونین لەم مانگەیە و بەتایبەتیش لە کۆتاییەکانە کە قەدرێکی گەورەی هەیەەوە، خێر و بەرەکەتێکی زۆر گەورەی تایە؟ بەڵێ، خۆی دائیمە دەرگای لێخۆشبوون و لێبوردەیی ئیلاهی کراوەتەوە بە ڕووی بەندەکانە، ئەوانەی مەهما تاوان و گوناهیشیان هەبێ. بەڵام لە ڕەمەزانە زیاتر و باشتر، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم دوعایە زۆر ئەفەرموو اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا، يا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. ئینسان داوای لێبوردن و لێخۆشبوون لە خوا بکە، خوایە کە خاوەن لێبوردن و گەورەیە، بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ئەم شەوە مبارەکانە کە شەوانی قەدرن، کە فەرمی ئەیامە معدودات، یعنی ئەسا فرسەتە چەند شەوێکی ماوە.
ئینسان خۆی بخزێنێتە ماڵەکانی خوا بە پیری ئەم شەوانەوە بڕوە زیندوی کاتەوە بۆ ئەوەی لێبوردەی ئافاتی ئیلاهی بەری کەوێ چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ عەلەیکە بالصیام لا مثل له هەوڵ بن پەرستشی ڕۆژوو زیاد بگرن لە خزمەتی ڕۆژووا بن مانگی ڕەمەزان نابن چونکە وێنەی ئەم پەرستنە نییە ئەوەندە گەورەیە چونکە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکی قودسیا فەرمێ خوای گەورە فەرموویەتی هەموو کردەوەی بەنی ئادەم بۆ خۆیەتی زەکاتە بۆ خۆتە نوێژە بۆ خۆتە سەدەقەیە بۆ خۆتە خوا ئەفەرمێ ئیلا الصیام فإنه لي وأنا أجزي به يعني بتايبتي جوري رمضان لهاتني قرآن ولا خلاتي خواي ولا خوش بن لا كومل بند كان هموش شوي كبيغمر خوا فرمي خواليان خوش بي وآزاديانك بتايبتي أم شوانش چند شوي كيما بو أوي كختامه ميسك به كسيك يشتاي سنيتواني به يعني بقرأته إيسش فرصة عسى ولعل جروي لدعائك لسجديك لآميني كسيك خواه هداية أن يريو لم كسب الرزكاة قد درقا كان داخراوني بو هيج كسي بقرأته بحياتي درقاي اللي خوشبون ومغفرة درقاي تواب كهمي بسيغي مبالغة أياني كفرمي لسنة رمضان وفتحت أبواب الجنة يعني بالتجديد وبمبالغة غلقت أبواب النيران أبواب النار يعني أم درقاي كدنا والرحمة إلهية بروي بندكانيا أما جورترين بايكيجا بو مروف بايكيجا بو إنسان كان يعني فرياكون بشي خوتان بقرن ببن يعني شون ولله المثل على كألين بوشي وازه خواهي قوله لسر ختبو بندكاني أي بنده هول براكة بشي خود وربقره لا توبة لا عبادة لخواه ناسي چونك پرشتسي عفوا رمضان روجو زور قوله بو خواه فرمي بو منه چونك لغيري خواه عبادته تركراه سجده بو بتو بتخانه كان براوه بو ظالم وطاقوته كان براوه مثلا قرباني وغيري خواه كراوه بز الروجو بو غيري خواه كذب الروجو نبو يعني بيني عبد وربه بيني خالق ومخلوق الرياية يعني جارو كسي نيوجك لبرشاو خلق نيوجك جوانك كسي أبخشي باسيك بلام رجو أوي بيني خوت وخواه كز نازاني تو بالرجوي بالرجوني إلا أخوانا به جابوا يكيك لعبادة جوركان وحديثي قدسي من هي بيغمري خاص صلى الله عليه وسلم كبازك فرمي دو حديثي قدسي من هي يكي أن للروجي عرف أو روجا جورة خواه فرمي شانازي أكم ببندكانو أشعس أخبر هاتو انتبو توزاوي ماندو داوالي خوش بونكم خواه فرمي ليان خوشم فرمي ملعيك كان ما قادر بن مليان خوشم أما يتليان أفرمي خواه جورة لم حديث قدسيها ملائكة كانوا انظروا إلى عبادي سيري بندكاني من كان إلى عبادي هذا ترك طعامه وشرابه وشهوته من أجلي لم حديث قدسي أخوة فرمي ملائكة كانوا سيري بندكاني من كان هذا هرب إشارة فرمي يعني حتى فرمي شو الناوي كسياني الله آوا سيريان كان وازي لخواردن هناو لخواردنو هناو للذة آرزوكاني هناوة من أجلي خواه فرمي لبر خاطري من بو أفرمي ملائكة كانم أشهدكم بشاهد بن فإني قد غفرت لهم مليان خوشة سيئم خلاطة قورية لما نقبل بايكور لا أنا آمين إن شاء الله ما مصادمة حكمتي وبزانم كابوتشي بيغمبري عزيز ما صلى الله عليه وسلم كاتك خاتو عائشة دايك عائشة رضي خوالي بدفرمي باشتري دعاء چیە لەو شەوەدا بخوێنم ئەویش دەڵێت اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا ئەو دوعایە زۆر بخوێنە بە دڵنیاییەوە پەیامێکە بۆ هەموو ئومەتەکەی حکمت چییە بۆچی پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم ئەم دوعای هەڵبژات ینی بۆ دوعای نێو داوای بەهەشت بکەن بۆ نێو داوای بۆ ماڵ و سامانی ئەم دنیای بکەن بۆ زۆر داوای ئەوەی کردو کە داوای لێخۆشبوون بکەین لە کاتێکدا خۆی زۆر ئەم دوعای خوێندەوە پێغەمبەر بۆ نێدرای خوا صلی الله عليه وسلم بەڵێ خوي كلمة العفو جورية يشكل لنا بيروزكاني خوي جورة دو صفاتي بيغمرانا سلام خوان أسد لفتح مكة لدواء أوهم وأزية وآزار ونهر راحتية كان خدمتي بيغمري خاصة وسلم أواني كزور أزية عن دعوة
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ اذهبوا فأنتم الطلقاء بڕۆن ئێوە ئازادن و صفاتی پیا و چاکانیشە و ئینسانیش دائما بە عەفو و لێبوردەی گەورە بێ بە بەخشین و لێبوردەی گەورە بێ چونکە ئینسان کە ڕۆحی تۆڵەی تیانە بوو بوغزی تیانە بوو ئەنانیەت و تەکەبوری تیانە بوو عەفو و لێبوردەی و سادە و سانایی هەڵبژار زۆر گەورە بێ بۆیە سیفەتی خوایە خوا لێبوردەیە بۆیە بێ مرۆڤەکانیش لێبوردە بن سیفاتی پێغەمبەرە سەلامی خوا لەسەر بێ سیفاتی پیاوچاکانە چەند خۆشە تۆ جاروا هەیە لە بازاڕە شانت بەر کەسێکە کەوێ قاچت بەرێکی یەکسەر ئەڵێ عەفو چۆن ئەڵێ سەنتەری ئەم کەسەیە بەرامبەرت تەوازون یەکسەر ڕاگری یعنی گەورەیە بە خۆت و بەویژەی عفو بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تأکیدی کردو دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر لەم دەشەوەی کۆتاییە ئەم دوعایە زۆر خوێندووە فەرموویەتی اللهم إنك عفو تحب العفو فاعف عني بەجەمع ئەمانە فاعف عنا خوایە لە هەمومان ببووری لە هەمومان خۆش ببی کە تۆ خاوەن عفو گەورەی و لێبوردنی زۆر باش مامۆستا کەسانێکمان هەن چۆن یعنی وا بکەین ئێمە ڕەمەزانی نەبین بەڵکو خواپەرز بین لە هەموو کاتەکانە کەسانێکمان هەیە بە درێژایی گوناه ئەکەن و دەڵێن ئیتر کە ڕەمەزان هەو ئەنجا ئێمە تۆباکەین خۆخوای گەورە هەر لێمان خۆش ئەبێ ئەم جۆرە بیرکردنەوانە ئایا ڕەمەزان نابێ شتێ لە ئێمە بگۆڕێ کە ئیتر نیەتمان وانە بێ دوای ڕەمەزان ببینەوە بە هەمان کەسەکەی پێش و کە ئەو گوناهانەمان ئەنجام داوە واللهی خۆی ئینسانی بڕوادار ئیماندار چۆن ئەڵێ یەک پلێتە گۆڕانی نییە ڕەمەزانی نییە کاتی نییە چونکە بعضێک لە سەردەمانە کە عیبادەتیان نەکرد قورئان فەرمێ یعبودون الله على حرف لەسەر پەت مەسلحەتی وایە عیبادەت و بەنداتی باشێ کرد مەسلحەتی نەوایە گوێی نەدا نە ئینسانی ئیماندار وا ڕاهاتووە کە عیبادەتکردن بەردەوامە نەک هەر ڕەمەزان لە غێری ڕەمەزان جا بۆیە قورئان فەرمێ لعلکم تتقون بعضێک هەیە لە ڕەمەزانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە قیامەتدا هیچیان بەلای خواوە نییە چونکە وازیان لە قسە و لەهو و لەعب و قسە و قسەڵۆک و ئەزیەتی خەڵکی نهێناوە ڕۆژوو نەبووە بۆ پێوەرێک کە ئەم کەسە لە غێری ڕەمەزانیشە بەرجەستەی کات شەهادەکەی تەقوای لێ نووسرابێ یاخود نوێژ نەک هەر ڕەمەزان مثل زۆر کەسەیە مەسەل هەبوون و نەسەرەکەی لە نوێژان نوێژ خوێنە کەسێکی باشە لە جمعە و جەماعەتە بەڵام تعامل و مامەڵەکردنی کەسێکی لە نوێژ نەکەرەچێ قورئان بۆیە ئەفەرمێ ئینە الصەلاتە تەنها عن الفەحشاء والمنکر ئەوەیە عیبادەت تۆ لەسەری بەردەوام بی هەموو کاتێ و لە هەڵە و پەڵە و خراپەیش بتگێڕێتەوە ڕەندانەوە چۆن ئەڵێ ڕۆحی شتەکە تیا بەرجەستە بێ ها زۆر جار تەشبیه نەبێ شتێک ئەڵێنێتر ئەمە ڕۆحەکەیەتی ئێمە پێویستمان ئەوە ڕۆحەیە پێویستمان بەو بەردەوامیەیە ئەم ڕەمەزانە بتگەینە بە ڕەمەزانی تر نەک هەر ڕەمەزان بێتتر دوای ڕەمەزان احترامن کۆمەڵێ بەڕێز هەیە لە مزگەوت کاڵە بێتەوە نوێژی بەیانی بە تایبەتی وە لە خێر و خێراتەکەی ولا جمعة وجماعتكي يا بعضي خشكي عفوا لشككي حجابكي مثلا سيركي هالرمزانة يعني أم جورة التوبانة توبيك نصوح نية يعني بدل نية بإيمان نية بعقيدة نية قناعتك عرفة عادة عبادة نية أجر عبادة بو همو كاتيو تسليمة بأمر إخوائي تسليمة بواجبات إخوائي مامۆستا عەلی باسمان لە بینی لێخۆشبوون لە بینی خوای باڵادەست و مرۆڤەکان کرد تا چەند گرنگە کە بەرەو کۆتایی ڕەمەزان دەچین و نزیک دەبینەوە لە جەژنی ڕەمەزان لێخۆشبوونی گردن ئازایی لە نێوان موسڵماناندا هەبێت و برایەتی و تەبایەتی هەبێت لە نێوان موسڵماناندا کەسێکە ئازاری کەسێکی دیکەی یا چ داوای لێبوردنی لێ بکات گردنی ئازا بکات ئەمانە تا چەند گرنگن والله ڕەمەزان ئەبێ مەدرسەیەکی مەوسوعەیەکی گەورەیە هەموو شتێکمان فێرەکە جا یەکێک لەوانە بریتیە تۆ لە فێرگەیەک سیدانە ڕۆژ عیبادەتکەی لە جامیعەیە لە دانشگایە بخوێنی فێری هەموو وانەیەکی جوانت کە نەتوانی ئەو ڕۆژە کە ڕۆژی گردن ئازاییە گردنی موسڵمانێک کە ئەزیەتی داوی یا ماڵی خواردووی یا ماڵت خواردووە یعنی بەڕاستی عەجایبە موسڵمان بێ لەگەڵ برا موسڵمانەکەیە قسە نەکە
ینی دژی فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا فەرمێ دوو ئیماندار دوو بڕوادار تا 3 ڕۆژ قسە نەکەن بە یەک و عەمەلیان وەرناگیرێ حتى يصطلحا حتى وكو ليك أبورن يكتري آزاد كان ليك خوش أبن أجر ما في لاهتي ويجرته ما في خواردو بيداتو ما في لانيا قردن آزاد يعني براسي أما جورية خوا هموش شوي بو جورية خوي لبندكاني خوي أبوري تخوا بنده يعني نتواني لمسلماني ببوري يعني ترى مسلماني كي دروزني براسي بويا جورية خۆی کە جەژن یەت بەسەرە ئەو خۆشیەدا بە ئینسان کە ئینسان لەم مەدرسە کۆمەڵێ گوڵی بۆن کردووە ئەم بۆنە بە بەڕووی خەڵکە ئەداتەوە کۆمەڵێ دەرسی جوانی وەرگرتووە کۆمەڵێ چۆن ئەڵێ ئادابی جوانی وەرگرتووە ئێستا بەرجەستەیە تەطبیقیەکە خاکی ئامەولانە فەرمێ بە خاک بۆی گوڵ دەرکەی نەکبی بە خار و دڕک دەرکەی ئینسانی ئیماندار زۆر ئەوێ خاکی و سادەبێ لە گەدنازەیە زۆر دڵ یعنی قەنەعات کە کۆمەڵە شتێگەر ئینسان بەدڵ بیکا بەدڵ زۆر لەزەتی لێبە چونکە مەسەلەی بەخشین ئەها بەخشین عایشە دایکمان سەلامی خۆی لەسەر کە پارەیەکی ئەبەخشی بۆنی خۆشی پێوە کرد فەرموو پێشەوەی گاتە دەستی فەقیر ئەگاتە دەستی خوا يعني ها خود إحساس أكي لذتي لأبي يعني أوش أي بخشي لنيتا بو خوا خود لذتي زيادة لأبي أو آزادي كخلق آزادكي لبيناوي خوا ما في خواردوي قسي بيوتوي زويري كردوي دلي إيشان دوي يعني چەند گەورەیە إنسان لای خوا بچێ دەست خاتە ناو دەستی لە ڕۆژی جەژنا بڵێ فڵان کەس لەبەر خاتری خوا لەبەر ئەم مانگەی کە لە عیبادەت و پەرسترا بووین گردنت ئازاد بی ئەم مرۆڤە بێت چەند گەورە بێ خوا چۆن سەیری ئەم مرۆڤەیەکە چۆن بە گەورەی ئەبینێ بە حەیاتی ئینسانێک چۆن ئەڵێ سەری نەوی نابێ کە گەورەی صفاتی بێ لێبوردن صفاتی بێ ئازادکردن و بەخشینی خەڵک شیعاری بێ بەڕاستی گەورەی لێبوردن باز ناکرێ بەتایبەتی بۆ بڕوادارانەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە ماندوون بە ڕۆژوون عیبادەتێکی خاصیان کردووە ئەبێ پیان و دیاری بێ مەبووستا زۆر جار ئێمە درک بە هەنێ شت ناکەین بەڵام دەبینین کاتێک گوناهێک تاوانێک ئەکەین ڕەنگە گوناهەکەمان زۆر گەورە بێ زۆر خراپ بوو بێ بەڵام خۆی گەورە بۆمان ئەپۆشێ بەڵام هەڵە بەرامبەر کەسێک بکەین کەسەکە باسمانەکە هەڵەکانمان گەورە ئەکا زۆر جار قسەی پێوە ئەنێ کەواتە ئەمە بێ وا لە ئێمە بکە تاز کام گوناهی زۆر گەورەیە یعنی ئێمە موسڵمان ئەبێ چی لەمەوە فێر بین کە خۆی گەورە ئەو هەمووە دامانە پۆشێ ئەو هەمووە دەرفەتمانایەتێ بۆی بگەڕینەوە کاتەمە درگایەکە بۆ ئێمە بۆ ئەوەی تر وانەیەکی لێ وەربگرین والله قورآن کە فەرمێ والكاظمين الغيظ والعافين عن الناس ئەوانەی کە ڕقی خۆیان نەخۆنەوە تووڕەبوونی خۆیان نەخۆنەوە مەسئەلەن کەسێ بێزاری کردوون کەسێ ماڵی خواردوون کەسێ ئەزیەتی داون ڕۆژێ لە ڕۆژان بە گەورەی خۆیان ئەیبورن ئەفویان ئەکەن ئازادیان ئەکەن یعنی بەڕاستی ئەمە ئیتر قیمەی گەورەی ئەم مرۆڤانەیە بەڕاستی عیبە ئینسانی ئیماندار یعنی نەتوانێ لە بەرامبەر ببورێ لە بەرامبەر خوا بەو گەورەی و ڕەحمان و ڕەحیمیە فەرمێ ئەگەر بە قەدەر کەفی سەردەریایش تاوانت هەبێ هەڵەت هەبێ لێت ئەبورم بەڵام ئێمە جار وایە شتێکی زۆر بچووک لامان زۆر گەورەیە شەیطان نایەڵێ پێ بە نەفس و هەوای خۆمان نابنین یعنی چۆن ئەڵێ زۆر کەس پێڵێت تەنەزول نەبرا تەنەزول نییە تۆ عەفوی کە خوا عەفو دەکا بیبەخشە خوات بەخشێ یعنی ئینسان دائیمە بە عیناد و ئینکاری و لێ نەبوردن بچووکە بێتەوە بەس بە لێبوردن زۆر گەورەیە بێ یعنی ئەوە واقعەکە لە بەرچاومانە کەسانێک کە لێبوردن شیعاریانە گەورەن دائیمە لە ناو خەڵکە کەسانێکیش کە ناتوانن ئەڵێ تەنەزولە یا شەیطان و نەفس نایەڵێ دائیمە گچکەن زۆر بەش ماوەسەیان زۆر جار زانی شەیطان واشمان لێ دەکات کە لەوانێ بەر ئەو لێ خۆشبوون نەکەین دەبینین کە وەسوەسەمان بۆ دروستەکە دوعا دەکەین دەست بەرز دەکەینەوە کە خۆی گەورە لێمان خۆش بێت لە دێتە ناخمان و دەڵێ
تو ئەو هەموو گوناهە تاوانە گەورە و کردو بڕۆ ناکەم خوا لێو خۆش بێ ها مەمانە بۆمان دروستەکە بە دڵنیاییشەوە خۆی گەورە بە گوێری نیەتی دڵەکان لەگەڵماندا دەکات تا چەند گرنگە بە یەقینەوە لە ناخی دڵمانەوە دوعا و پاڕانەوەکانمان ئەنجام بدەین و داوای لێخۆشبوون بکەین. وەڵاهی ئینسان دائما خۆی بپارێزێ لە وەسوەسە لە شەیطانەوە ناخی مرۆڤەکان داگیرەکە مێشک و دەماری داگیرەکە مەیوسیەکە لە ڕەحمی خوا لە ڕەحمی خوا خۆی بێبەژەکە بەڵام ئەگەر ئینسان بە حەقیقی لە دینی پیرۆزی ئیسلام تێبگە لا تقنەت من ڕەحمەتی الله ئینسان نابێ مەیوس بێ لە ڕەحم و بەزەیی پەروەردگار خی گەورە دائیمە بە ڕەحمە دائیمە تەوابە دائیمە لە بەندەکانی خۆش ئەبێ بۆیە ئینسان ناوێت لە قاڵبی وەسوەسا ئەوێت لەو قاڵبە چۆن ئەڵێ تەلیسمێکە بیشکێنێ و بێتە دەرەوە احتیقادێکی پاک و جوانی هەبێ بە یەقین و ئینسان هەشتێکی کرد دەرەنجامی ئەبێ بەرەکە دەبێت لە ئیشیە لە کاریە لە ڕۆژانەیە یانی بەڕاستی گەورەیەک ئەبەخشێ. مامۆستا وەک باسمان کرد کاتێک خۆی گەورە لە ئێمە خۆش بوو ئەبێ ئەم لێ خۆشببوونەوە بکە کە ئێمەش لە کەسانی تر خۆش بین باش ئەگەر هاتوو ئەم لێ خۆشببوونەمان نەبێ ئەمە چی دروستەکە لە دڵی ئێمەیە بەڕاستی ها چۆنەڵێ ئەبێ بە گرەیەک لە دڵمانە زۆر جار ئەو کەسانی کە ئاوا ڕقوقینە هێڵنەوە کەسانێکن کە دایم لە عەزابی نفسی خۆیانە زۆر جانە هەسە زۆر جار کەسێک هەیە ئەڵێ فڵانە کەس 20 ساڵ لەمە بەر قسەیەکی بەرامبەر کردو قەت بیرم ناچێتەوە یعنی ئەمە عودەیەکی دەرونی بۆ دروست کردووە دائیمە بەم قسەوە ئەتلێتەوە ئەها بازێ لە عولەما فەرموون تۆ گەر پەرداخێک ئاوا بگری ینی دوای فترەیە ناتوانانی ئەگەر پڕیکەی لە ئاو لەوانەیە گەردە دەقاوا بگری کە پڕکرد لە ئاو تا 5 دقیقە ناتوانانی ئەمە بێ بە کۆڵێکی قورس یعنی تۆ شتێکی گچکە لە ناختایە بەرامبەر کەسێک ئیتر دائیمە بە خوێنی تۆ بە دەماری تۆ ئەم شتە ئەڕواویە یعنی ئەم ئینسانانە زەعیفن بچووکن لە داوی شەیطان ناتوانن دەربێن ناتوانن چۆن ئەڵێ کەسێکی سینە ساف بن پاک بن یعنی ئەڵێ 10 ساڵ لەمەوە بەر قسەیەکی کردووە ئێسەش هەر لەسەر دڵمە یعنی 10 ساڵە ئەم کەسە لەم ناحیەوە زۆر بچووکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو هەموو گەورەیە یعنی ئەفەرمێ لیان ببورن لیان خۆش بن سەیری ئەو هەموو غەزا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بوحتری کوڕی هیشامی کوڕی حارس کابرایەکە فی سەبیل ئەوە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێزی پێغەمبەری گرتووە لە شیوی ئەبوو تاالبە ئەو هودنەیەشکان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە غەزای بەدرە فەرمووی ئەگەر بوحتریتان بینی خۆتانی لێلادەن یا عەدی کوڕی مطعیم کابرایەکی مشریکە ئەو دیلانە کە گیران پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر بمابایە و پیاوە تەکلیفی کردایە ئەم بەخشی بەو ئینسان چەند گەورە بێ بە ڕێزی خەڵک بە لێبوردن بە سینە سافکردن بە خواردنەوەی چۆن ئەڵێ ڕق و چینە چونکە صفاتی خوایە گەورەی ئینسان دائیمە دوعاکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو گەورەیە هەموو جارێک فەرموو ئینەکە عەفوون تحب العەفو فاعف عنا خوا عەفوکردن و ئازادی خەڵکی زۆر پێخۆشە بۆ ئینسان ئەگەر نەتوانێت لە خەڵک ببورێ مەحاڵە خۆش لێ ببورێ نەتوانێت خەڵک عەفوکە نەخوا مەحاڵە خۆش عەفویکە بەرجەستە بێ لە ڕۆحیەت ڕەگەت بێتە هۆی ڕێگرێکیش بۆ ئەنجامدانی عیبادەتەکانمان کە نەگاتە لای خۆی گەورە زۆر جار چونکە هەر شتێک خوا پاکە پێغەمبەری خوا فەرمێ پاکیشێ لە عیبادەتە لە خواناسیە لە نوێژە لە سەدەقا ئەو شتە پاک نەبێ خواوەری ناگرێ کابرا لێرە و عیبادەتێکی گەورەکە بەڵام لێوە دڵی ژان ئەکا دڵی کرمۆڵە بەوەی نەتوانێت بەرامبەرەکەی بەتایبەتی ئەم مانگە فرسەتە وڵای ئەمە بە پارە ناکڕێ بە پارە ناکڕێ یعنی کە خوا عمرێکی یا بە ئێمە گەشتین بە ڕەمەزان ئەمە ئیتر ڕەحمی خوای بەرامبەر مرۆڤ و عمرێکی پێیان گەین بە قەدر چەند شەوێکمان ناوە یعنی من داوام وایە بۆ ئەو خوشک و برا بە ڕێزانە بۆ ئەو کەسانە شەریکە دوکانن ئەوەی کە ئەهلی کاسبە ئەوەی کە پێکەوە ژیانێکیان بووە ئایا بە معامەڵە و کەسابەت و هەر چۆنێ بێت توجارەت و شتانێ شتێک کەوتوتە بینیان چەندێ خۆیان لای خوا گەورن بچن دەست پێش خەریکن زوو هەنگاو بنێن لە بەرامبەرەکەیان خۆش بن عەفویان کەن بۆ ئەوەی خوا لێیان خۆش بن زۆر باش مامۆستاکیان ناوبڕێک وەردەگرین و دواتر بەردەوام دەبین بەڵازان خۆشەویستان ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتە
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالەتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە بێ هیچ دوودڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالەتی بەرز. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەمدێنرێت و بێمەوە حافیزەیە. ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکە. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کوواڵەتی بەرز بەرهەمدێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئەزیزان لەگەڵتان بەردەوامین و دەگەڕێنەوە لای مامۆستا لەسەر تەوەرەکەمان بەردەوام ببین کە لێ خۆش بوونە. مامۆستا کاتێک ڕەمەزانیەت نوێژی جەماعەت تەراویح شەو نوێژ و بەتایبەتیش لە قەدرا کە دوێنێ کەشەی 27 بوو ئێمە ڕۆماڵی پاشێومان هەتاوەکو پاشێ و هەر ڕۆماڵی شەو نوێژی مسلمانان بوو و لە کۆتاییشا قنوت و خوێندنی لێخۆشبوون کە بە جەماعی ئەکرێ. با باسێک لەوە بکەین کە ئەو لێخۆشبوونە چۆنە ئایا ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە خوای گەورە ئەمە نزایەکی تایبەتترە لەو لێخۆشبوونانەی کە ئێمە بە تایبەت بۆ خۆمانی داوا ئەکەین؟ والله ڕەمەزان خۆی ینی خاصیت و ماهیەتێکی عەجایبی هەیە چۆن بۆن و بەرامێکی جیاوازی هەیە ئینسانەکان ئەگۆڕێ ئینسانەکان چۆنەوەی لە قاڵب ئەدا بۆیە ڕەمەزان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەدیثێکی صحیحە فەرمێ دوو بڕوادار هاتنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێکیان هەر ئەی فەرموو ئەی پێغەمبەری خوا دوعام بۆ بکە خوا پلەی شەهادەت بکە بە نسیبم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوعای فەرموو ئەم کەسە لەسەر حەریز بوو لەسەر جیهاد و فعلا لە غەزایەکە شەهید بوو وفاتی کرد. یەکێکی تر لەو بڕوادارانە کە هەر هاوڵی ئەم ئەسحابە بەڕێزە بوو بەڵام ئەو هەر تەبیعی کەسێکی ئیماندار و بڕوادار و سادە و چۆنە فەرمێسانە ئەمیش ساڵی دوای وفاتی کرد. فەرمێ یەکێک لە هاوڵەکان خەوی بینی بەم دوو نەفەرەوە ئەوەی کە حەریز بوو لەسەر جیهاد نەچوو بۆ بەهەشت. ئەمەی تریشیان کە ساڵی دوای ئەو کۆچی کرد وفاتی کرد بە دەردی خوایی لە بەهەشتا بوو.
ئەم ئەسحابەیە ئەمەی لە خزمەتی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم بەیان کرد فەرمی پێغەمبەری خوا ئەو دوو هاوڵە هاتن بەم شێوازەوە فاتیان فەرموو ئەویان لە بەهەشتا بوو ئەمەی لەسەر جیهاد حەریز بوو داوای کرد پلەی شادت بێ بەنسیبی لە بەهەشتا نەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەمەی دووهەمینیان وەفاتی کرد گەشت بە ڕەمەزان فەرمی بەڵێ فەرمووی ئەی گەشت بە شەوی قەدر فەرمووی بەڵێ یعنی فەرمووی ئەم گەشتن بە ڕەمەزان و شەوی قەدرە ئەوەندە گەورەیە پێشی ئەو مجاهیدە خوای گەورە خستیە باش چونکە بەڕاستی ڕەمەزان خۆی ماهیەتێکی گەورەی هەیە بۆن و بەرەهم و لەزەتێکی تایبەتی خێرێکە لە 1000 مانگ زیاتریش بەڵێ بەڵێ وتانێ کە فەرمێ لەیلەة القەدری خەیر من 1000 شهر باشە بۆ 1000 مانگ ئەفەرمێ نافەرمێ 2000 مانگ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ عمری ئومەتی من لە بینی 60 بۆ 70 دەوەرە 1000 تەقسیمی 12 کە 83 ساڵ و 3 مانگەکە یعنی یەک شەو لە هەموو عمری تۆ مبارەکترە گەورەترە ئەگەر تەمەنێ باتی خوای گەورە 20 ڕەمەزان ئەم عیبادەتانە بۆ ئینسان پێی گەورە بێ بە کۆمەڵ ئەنجامی بدا بۆ نوێژ 27 دەرەجە ڕۆژ و ئەوەندە مەسەلا لە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 1000 نوێژ لە مەکەی پیرۆز 100,000 نوێژ عمری نوح پێغەمبەر سەلامی خوای لەسەر 950 ساڵ بەس پێغەمبەر بوو یعنی من بە 40-50 ساڵەیە بە 20 ساڵێ بگەمە ئەو مەرتەبەیە ئەم هەموو پاکێجانە شەوێ 1000 مانگت بۆ ئەنووسێ بە هەموو تەمەنت تۆ گەر چوار لەیلەة القەدر بەرکەوێ پیاوێکی خواناز بوو تەمەنی درێژ بۆ فاتی کرد خوا لێی خۆش بێ وتی ئیمام مۆسا 72 ڕەمەزانە من بە ڕۆژ ئەمەیە ئەم بەرەکەتەیە خاسە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دراوە لەبەر فەزلی پێغەمبەر و گەورەی ئەم دینە تۆ بە عمرێکی کورت و کەم عیبادەتێکی زۆر و باڵانسێکی زۆر دەست پێشی ئومەتان و پێغەمبەرانی پێشوش ئەدەیتەوە سەلامی خوایان لەسەر بەڵێ زۆر سپاس مامۆستا ئێمە دەرفەتمان نەما و کۆتایی هاو بەرنامەکەمان زۆر سپاس بۆ مامۆستا عەلی خەلیل زانای ئاینی خوا گەورە پاداش باتەوە مامۆستا خۆشحاڵ بین بە ئامادەبوون لەگەڵمان سپاستانەکەم دەستی ئەوەش خۆش بێ دووبارە داوای لێ خۆشببوون دەکەین خوا لە هەموو لایەکمان شیفاوە نەخۆشی موسڵمانانیش بنەرێ دەستی ئەوەش خۆش بێ سەلام بەڵازدان و خۆشەویستان مناجاتێکمان هەیە بۆ تێرکردنی دڵ و دەروونمان پێکەوە بینەریە و مناجاتە دەبین خەلایق چین و ڕەحمەتیان چی بێ کەرەمیان کامە بەشبەریان کێ بێ ڕەحمەت شیاوی ذاتی ئەڵڵایە بۆ دۆست و دوژمن دەرگاوەڵایە ڕۆزی نابڕێ بەناسپاسی بێقەدرت ناکە بەخوا نەناسی ڕەحمەتی دنیایە وەفوری ڕەحمایە زەڕەیەکە لە چاو ڕەحمی قیامە بۆیە لە ناوی سی جزمەی قورئان ڕەحیم زۆرترایە لە ناوی ڕەحمان بەڵێ خوا ئەرحەم الراحیمینە فریشتە و جین و بەشەر بەم ناوە بانگی لێ ئەکەن یا ئەرحەم الراحیمین
دعای رسول خاتما دعای سروری عالما دعای نجات آدما یا أرحم الراحمين هواري نوح لطوفانا دعاي خليل رحمانا دعاي ذبيح قربانا يا أرحم الراحمين هواري موسى عمرانا دعاي يعقوب كنعانا دعاي بيري صابرانا يا أرحم الراحمين دعاي إلياس هارون دعاي ذو الكفل محزونا دعاي صالح ذي النون يا أرحم الراحمين دعاي لوط سليمانا دعاي داود خشوانا دعاي يوسف خجوانا يا أرحم الراحمين ورود جرجيسا دعاي إسحاق وإدريسا دعاي يسع وشيسا يا أرحم الراحمين دعاي شعيب وشعيايا دعاي عزير وعيسايا دعاي يحيى وزكريايا يا أرحم الراحمين دعاي ميكال جبريل بارانوي إسرافيل نالو نواي عزرائيل يا أرحم الراحمين دعاي أبو بكر صديقا دعاي رفيق طريقا دعاي صديق عتيقا يا أرحم الراحمين دعاي أمير يوابا دعاي شهيد محرابا دعاي عمر خطابا يا أرحم الراحمين دعاي كاتب قرآنا دعاي شهيد إيمانا دعاي عثمان عفانا يا أرحم الراحمين دعاي أمير يا برارة دعاي خاون ذو الفقارة دعاي حيدر كرارة يا أرحم الراحمين دعاي سحبو تابعين دعاي مير صلاح الدين هواري أهل يقين يا أرحم الراحمين دعاي باراستني جانا دعاي برچيني مانا دعاي دردي بدرمانا دعاي دردي بدرمانا يا أرحم الراحمين دعاي هجاري بكسا دعاي زليلي بدسا
لە جێی هەموو دوایە بەسە یا ئەرحەم الراحیمین دوایی کەیوانە لە شەو ئەتاکو چاویە چێتە خەو ئەوارەکە لە زاتیە و یا ئەرحەم الراحیمین بەڵێ خۆشەویستان ئەم شەو هاتینە کۆتایی بەرنامەی مانگی من تەوەرێکمان پێشکەشکردن کە باز بوو لە بخیلێ خۆش بوون هیوادارین سووتان لە تەوەرەکان بینی بێ و توانی بێتان ئەم شەوە بە یاد و زیکری خۆی گەورە بکەین خۆشحاڵین کە لەگەڵمانە بوون هیوادارین سووتان لە تاوی بەرنامەکە ببینی بێ زۆر سپاسی هاوکارانمانەکەین کە لەگەڵمانە ماندوو بوون و پەخش و ڕۆماڵی پێیان بەردەوا ببێ لە دوای بەرنامەکەی ئێمەش تاوەکو پارشێ و هەموو پەرستەکان ئەگوازنەوە بۆ ئێوەی ئەزیز و خۆشەویست هیوادارین بینەری بن تاعەت و ڕۆژوی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءڵڵا تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ